ئامادەکاریە ئەمنیەکانی چەند ڕۆژی ڕابردووی ئەمریکا لە ناوچەکە دەستپێکی هێرشی قەوارەی زایۆنی بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران بە دوای خۆی داهێنا. بەرەبەیانی ڕۆژی هەینی قەوارەی زایۆنی هێرشێکی کتوپڕ و توند و فراوانی بۆ سەر ئێران دەست پێکرد. ژمارەیەک لە بنکە سەربازی و ئەتۆمیەکان و بەرپرسانی باڵای سەربازی بە ئامانج گرت. سوپای زایۆنی ڕایگەیاند لە هێرشەکەدا 200 فڕۆکەی شەڕکەر بەشدار بوون و بە 300 بۆمب نزیکەی 100 ئامانج پێکراون. سەرباری ئەوەش قەوارەی زایۆنی باز لە بەردەوامی هێرشەکان دەکات تا کاتێک خۆی بە پێویستی بزانێت. دەستگای هەواڵگری زایۆنی مۆساد بە بڵاوکردنەوەی چەند ڤیدیۆیەک ڕایگەیاند کە ماوەیەکی دوور و درێژبەر لە هێرشەکە بنکەیەکی شاراوەی درۆنی لە ناو خاکی ئێران دروست کردووە و لە کاتی هێرشەکە سیخوڕانی خۆی بۆ تێکشکاندنی سیستمی بەرگری ئاسمانی ئێران بەکارهێناوە. میدیای فەرمی و نیمچە فەرمی ئێران گیان لە دەستدانی 4 فەرماندەی باڵای سەربازی و 6 زانای فیزیایی و ئەتۆمی ڕاگەیاندووە کە پێک هاتوون لە لیوا حسێن سەلامی فەرماندەی گشتی سوپای پاسداران و محەممەد باقری سوپاسالار و غوڵام عەلی ڕەشید فەرماندەی بارەگای خاتەمول ئەنبیا و ئەمیر عەلی حاجی زادە فەرماندەی هێزی ئاسمانی سوپای پاسداران. ئەمە جگە لە بەسەختی برینداربوونی عەلی شەمخان گەورە ڕاوێژکاری سیاسی ڕێبەری باڵای ئێران. هەروەها هەریەک لە محەممەد مەهدی تەهرانچی زانای فیزیایی و سەرۆکی زانکۆی ئازاد لە تاران، فەرەیدون عەباسی سەرۆکی پێشووی دامەزراوەی وزەی ئەتۆمی ئێران و هەریەک لە عەبدولحەمید مەنوچەهر، ئەحمەد ڕەزا زولفەقاری، ئەمیر حوسێن فیقهی و مەطلەبی زادا کە بە زانایانی ئەتۆمی ئێران ناوهێنراون لە هێرشەکەدا گیانیان لەدەستداوە. میدیای ئێران باز لە کوژران و برینداربوونی سەدان کەسی مەدەنی لە هێرشەکاندا دەکات. ئاژانسی هەواڵ فارس بڵاوی کردەوە کە تەنیا لە تارانی پایتەخت 78 کەس کوژراون و 329 کەسیش بریندار بوون. هەروەها لە تەبرێز 8 کەس کوژراون و 12 دیکە بریندار بوون. لە پارێزگای کرماشانیش 2 کەس کوژراون و 20 دیکە بریندار بوون. لە هێرشەکەی قەوارەی زایۆنیدا یەکێک لە بنکە ئەتۆمیە گرنگ و دیارەکانی ئێران کراوەتە ئامانج کە بنکەی ئەتۆمی نەتەنزە لە پارێزگای ئەسفەهان و پیتاندنی یۆرانیۆمی تێدا ئەنجام دەدرێت. ئاژانسی وزەی ئەتۆمی ئێران دەڵێت بنکەکە زیانی پێگەیشتووە بەڵام تیشکدانەوەی ئەتۆمی لە ناوچەکەدا ڕووی نەداوە. قەوارەی زایۆنی زیاتر بنکە و بەرپرسە سەربازیەکانی بە ئامانج گرتووە. جگە لە چەندین شوێن لە تارانی پایتەخت 4 پێگەی جیاوازی سەربازی لە قەسری شیرین و ژمارەیەکی دیکە لە شیراز و تەبرێز و شوێنی تری ئەو وڵاتە کراونەتە ئامانج. بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی زایۆنی پاش هێرشەکە ڕایگەیاند ئێران بەرنامەی ئەتۆمی هەیە و ئەگەر پێشی پێ نەگرن چەکی ئەتۆمی بەرهەم دەهێنێت. لە بەرامبەر ئەو هێرشەدا ئێران هەڕەشەی وەڵامدانەوەی توند دەکات. عەلی خامنەیی ڕێبەری باڵای ئێران کۆبوونەوەیەکی بەپەلەی لەگەڵ بەرپرسە ئەمنیەکانی وڵاتەکەی ئەنجامدا و هەرزوو جێگرەوەی بۆ فەرماندە کوژراوەکان دانا. خامنەی ڕاشی گەیاند ڕژێمی زایۆنی چارەنووسێکی تاڵ و بە ئازاری بۆ خۆی هەڵبژارد و دەبێت چاوەڕوانی سزایەکی توند بێت. هەروەها وەزارەتی دەرەوەی ئێران هۆشداریدا کە ئەم دەست درێژەی زایۆنی ئاشتی و ئاسایشی جیهانی خستۆتە بەردەم هەڕەشەیەکی بێپێشینە و کاریگەری و لێکەوتە مەترسیدارەکانی لە ئەستۆی ئەو ڕژێمە و پارێزەرانێتی کە ئەمریکا سەرەکیترینیانە. پاش هێرشەکانی زایۆنی قەوارەکە ڕایگەیاند کە لەلایەن ئێرانەوە 100 درۆنی ئاراستە کراوە، بەڵام ئێران هێشتا ئەنجامدانی هیچ هێرشێکی بۆ سەر قەوارەی زایۆنی ڕانەگەیاندووە. طيران مسير من قباقل على الصالح.